هەردوو یانەی هەولێر و ئافرەتانی کەرکووک کە خاوەنی ئافرەتانی کەرکووک پلەی یەکەم و هەولێر پلەی دووەمی خولی تۆپی دەست یانەکانی عێراق بوون. ئێستا لە تونسن بەشداری پاڵەوانێتی یانەکانی عەرەبیان کردووە. لە یەکەم یاریدا هەردووکیان شکستیان هێنا چونکە ڕکابەرەکانیان لە ئاستێکی زۆر باڵادا. ئافرەتانی کەرکووک و یانەی هەولێر بەشداری لە پاڵەوانێتی یانەکانی عەرەب بۆ تۆپی دەستی کچان دەکەن. ڕۆژی هێنی یاریەکانی شەشەمین پاڵەوانێتی یانەکانی عەرەبی بۆ تۆپی دەستی کچان لە شاری مەهدیەی تونس بە بەشداری 8 یانە دەستی پێکرد. لەم پاڵەوانێتیدا هەردوو یانی ئافرەتانی کەرکووک پاڵەوانی خولی عێراق و یانەی هەولێر خاوەن پلەی دووەمی خولەکە تێیدا بەشداریان کردووە کە 8 یانە ڕکابەری دەکەن و بەسەر دوو کۆمەڵەدا بەشکراون. کۆمەڵەی یەکەم ئەهلی سعودی هەولێر فتایاتی بومەرداسی جەزائیری ئەمەل ئەڕەجیشی تونسیە. کۆمەڵەکەی تر کە کۆمەڵەی دووەمە تەجەموع سەتایفی جەزائیر لەگەڵ ئافرەتانی کەرکووک و ئەبیاری جەزائیری و ئەفریقی تونسی جێبڕچێ دەکەن. لە یەکەم یاریدا یانەی هەولێر بەرامبەر بە فتایاتی بومەرداسی جەزائیری یاری کرد کە لە یاریەکی تاگلایەنەدا یانە جەزائیرەکە ئاستێکی سەرنجڕاکێشی هەیە بێگومان کێبڕکێی زیاتری کردووە توانی شکست بەیانەی هەولێر بهێنێت کە بە شێوەیەک بوو جیاوازیەکە زۆر بوو. یانە جەزائیرەکە توانی 39 گۆڵ تۆمار کات و یانەکەی هەولێریش واتە یانی هەولێر توانی 16 گۆڵ تۆمار کات. سەرنجام 39 بە 16 بە شکستی یانەی هەولێر کۆتایی پێهات. هاوکات یانەکەی دیکەی کچە کوردەکان کە یانەی فەتات کەرکووکە ئەویش یاریکی کرد بەرامبەر یانەی ئەبیاری تونسی کە خاوەن یاریگا و هاندەرە. تایدا یانەکەی کەرکووک بە ئەنجامێکی قورستر لە هەولێر دۆڕا ئەویش بە 15 بەرامبەر بە 51 گۆڵ دۆڕاندی بەیانە تونسیەکە. بۆ ئەم پاڵەوانێتیە یانەی هەولێر پشتی بە 4 یاریزانی پیشەگەر بەستووە کە 2 یاریزانی سووری و 2 یاریزانی ئێرانیە. یانەی هەولێر سێم جارە بەشداری لەم پاڵەوانێتیەدا دەکات و یانەی ئافرەتانی کەرکووکیش بۆ یەکەم جارە لە مێژووی خۆیدا بەشداری دەکات.